ئەمڕۆ جەنین پلاس خارد نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق گۆنامی دوایین راپۆرتی خۆی پێشکەش کرد. خاڵی زۆر گرنگی تیابوو سەبارەت بە گەندەڵی لە عێراق ڕێگریکردن، هەروەها سەبارەت بە هەرێمی کوردستان و گرنگی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. ئێمە لەسەر ئەم بابەتەکە لەلایەکەوە عێراق دەیەوێت یۆنامی بڕواتە دەرەوە لە عێراق نەمێنێ و گرنگی قسەکانی پلاسکارد لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە سوێدەی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. زۆر باشە، با جارێ لە راپۆرتەکەی پلاسکارتەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ بۆ خۆشە داگاداری دوایین راپۆرت هی پلاسکارد بوو، قسەی زۆری تیادا کرد. بەڵام من دەمێ پرسیارەکەم کەمە دوو بەش، ینی بۆچی عێراق دەیەوێت یۆنامی لە عێراق نەمێنێت؟ لەلایەک هەڵسەنگاندنت بۆ قسەکانی پلاسکارد چێشتی زۆر وردی تێدا بوو. خۆی حەقیقەتەوەیە کە ئەنجومەنی ئاساییش لە 2003 بە بڕیاری 1500 دامەزراندنی یۆنامی لە عێراق بە پێویستانی و حکوومەتی ئەو کاتەی عێراق یاخۆت عێراقیەکان خواستیان ئەوە بوو کە یۆنامی لە عێراقە دەست بەکار بێت. ئەو کاتە بە خۆتان دەزانن سازانێک نەبوو لە نێوان کۆمەڵگەی عێراقی، گرفت هەبوو لە نێوان پێکهاتەکان بە شێوەیەکی گشتی. ئەوە بە پێویستانرا کە وەکو چۆنەڵێت ئاشتەواییەک دروست ببێتەوە و لە هەمان کاتیشا لەو کاتەیە کە یۆنامی دەست بەکار بوو خۆتان دەزانن لە ئابی 2003 تەقینەوەیەک ڕوویدا کە سەرجەم ئەندامانی یۆنامی لە بەغدا کوژران کە 22 کەس بوون، بێجگەلەوەش 150 کەسی ترش بریندار بوون بەداخەوە. لەو کاتەوە یۆنامی خەریکی کارە لە عێراقا و هەوڵی ئەوادات کە ببێت بە ڕاوێژکارێک، ببێت بە هاوکارێک بۆ ئەوەی کە عێراق بەرەو سەقامگیری بڕوات، بەرەو ئاشتەوایی بڕوات و لە تیایدا تا بکرێت کۆمەڵگەکە بەرەو پێشکەوتن هەنگاو بنێت. ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین کە خواستێک هەیە لەلایەن عێراقەوە بەوەی کە بەڕێز شیاع سوودانی نامەیەکی ئاراستەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان کردووە، داوای کردووە کە ئیتر یۆنامی کارەکانی لە عێراقا ڕابگرێت. تەمان ئەڵبەتە بۆ ساڵی 2025 ئەو کارە ئەنجام بدرێت و دەرفەتی پێوەنداوە کە تیمەکانیان خۆیان کۆ بکەنەوە بەلایەنی کەمەوە تیمەکانیان کەم بکەنەوە. بەڵام ئەمە خواستێکی عێراقیە، بەڵام خواستێکی عێراقی گشتگیر نییە، لەبەرەوەی لایەن هەیە وەکو سونە، لایەن هەیە وەکو کورد. تا ئێستا لە ناو چوارچێوەی ئەم پرۆسەیە کە لە عێراقا هەیە متمانەی تەواو لە نێوانی ئەوان و بەرەیشی حکوومەتی هەرێمی کوردستان و کورد بەگشتی لەسەر ئەوەی کە یۆنامی لە عێراق چێ جیاوازە. بەدڵنیاییەوە دیدگای هەرێمی کوردستان جیاوازە، دیدگای سونەکان جیاوازە لەوەی کە یۆنامی لە عێراق دەربچێت. وە خۆتان دەزانن یۆنامی ئەرکی سیاسی هەیە و ئەرکی با بڵێن مرۆیی هەیە، چاودێری پرۆسەکانەکە، چاودێری هەڵبژاردنەکە. ئێمە ماوەیەکی تر بەنیازین لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام بدرێت. باشە چاودێریەکی نێودەوڵەتی بوونی هەبێ گرنگە بۆ پشتڕاستکردنەوەی ئەو جۆرە هەڵبژاردنانە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترشەوە ئەوەی کە خواستە کە با بڵێن یۆنامی گۆڕەپانەکەی لە عێراق چۆڵ بکات، بەدڵنیاییەوە لایەن هەیە کە مستەفیدە. ئەوە خۆتان دەزانن عێراق هێشتا نەگەیشتوێتەوە ئەو دۆخەی کە بەڕێز سوودانی لە ناو نامەکەیە باسی کردووە کە هەموو شتێک سەقامگیرە و ئاسایش هەیە. بەڵام ئێمە دەزانین لە عێراقا هێشتا کۆمەڵێک گروپ و تاقم هەیە کە لە دەرەوەی یاسان موشک بەکاردەهێنن دژ بە وڵاتانی دەرەوە، دژ بە هەرێمی کوردستان و لە ناو خودی عێراقشا ڕۆژانە دەبیسترێت کە بە کاتمی سەوت خەڵکان دەکوژرێن، خەڵکان دەستگیر دەکرێن. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر، من دەمەوێت بێمەوە سەر قسەکانی پلاسکارد. ئەمڕۆ شتی زۆر ورد و زۆر گرنگیشی باس کرد، خصوص بە تایبەتی بەنسبەت هەرێمی کوردستانەوە. ئاماژەی بە خاڵکدا دەڵێ دەبێ هەڵبژاردننی پارلەمان لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی لایەنێکی سیاسیش داوای دەکات هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و شەفاف و هەموو لایەنێکی چایدا بەشدار بێت. دەمێ بزانم خوێندنەوەتان بۆ قسانە چێ مەبەستی چییە؟ دەیەوێت کاڵی دەڵێ هەموو لایەنێک بەشدار بن. خۆی ئاماژەی بەوە کرد کە بەلایانی کەم 4 مانگێکی تر دوا بکەوێت بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکە بەو شێوەیە کە جەنابەت ئاماژەت کرد کە هەموو پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەشدار بن و بە تایبەتیش جەختی لەسەرەوە کردەوە کە پێکهاتەکان مەبەستی تورکمان و ئاشووری و کلدان و پێکهاتەکانی ترەکە لە هەرێمی کوردستان پێویستە بەشداری تیا بکەن
تۆ ناکرێت مەسەن لایەنێک پراوێز بخەی کە گرنگی خۆی هەیە لەناو ئەم هەرێمی کوردستانە و هاوڵاتیەکە و بە پێویست دەزانرێت کە بەشداری بکات. من پێم وایە لە ئاماژەکردنەکانیە زیاتر باسی ئەوەی کرد کە مانەوەی یونامی لە عێراقا گرنگی خۆی هەیە. عێراق کۆمەڵێک گرفتی هەیە، خۆتان دەزانن گەندەڵیەکی بەردەوام لە عێراقا بوونی هەیە، ئێوە خۆتان دەزانن ململانی هەیە لە نێوان لایەنەکان حتا لە ناو خودی شیعەکانش ململانێ هەیە و ئەمە وای لێ دەکات ئەگەر بێت و چاودێرێکی نێودوڵەتی وجودی نەبێت بە حکمەوەی عێراقش خۆتان نەزان لە ساڵی 45ەوە ئەندامە لە ناو نەتەوەیە گرتوەکانەوە دەبێت پابند بێ بەو شتانی کە ئەنجومەنی ئاسایش بڕیاری لەسەر. زۆر باش کاک دکتۆر، یعنی کەواتە نەمانی یۆنامی بەگشتی لەسەر عێراق مەترسیەکانی چیە و بە دیاری کراوی یاخۆ بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ خۆی مەترسیەکانی ئەوەیە کە بۆشاییەک بەجێ دەهەڵدرێت لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە کۆمەڵگەی نێودەوڵەتیە چاودێری دۆخەکە کات هاوکار دەبێت لەوەی کە بۆ نمونە ئاشتەوایی دروست بێت، هاوکار دەبێت لەوەی کە پێداچوونەوە بکرێت بە کۆمەڵێک دۆسیە چ پەیوەندی هەبێت بە کەش و هەواوە، چ پەیوەندی هەبێت بە پەرەپێدانەوە، چ پەیوەندی هەبێت بە بواری تەندروستیەوە، بە بواری خوێندنەوە، زۆر بواری ترەگرێتەوە. بەدەر لەوە لە ڕووی سیاسیشەوە ئەڵبەتە یونامی هاوکار بووە لە هێنانە نزیکردنەوەی لایەنەکانی کە کەمکردنەوەی گرژیەکان و دروستکردنی ئاشتەوایی و ئەمەش گرنگی خۆی هەیە بۆ ئەم قۆناغی ئێستای عێراق بەڕاستی. ئێمە پێمان وایە لە ئێستادا زۆر زەرورە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو هەرێمی کوردستان مەبەستمە چاودێری دۆخەکە بکات لە عێراقا، چونکە ئەگەر بێت و عێراق بۆ نمونە لە کاتی خۆی یونیتات لێرە هەبوو کە عێراق با بڵێن کارەکانی ڕاگرت کە لێکۆڵینەوەی کرد لە بوارەکانی تاوانەکانی داعش و تاوانەکانی جەنگ کە بەداخەوە ئێستا ئەو شتە بەردەوامی نییە. ئەمەش مەبەستیانە بەو شێوەیە با بڵێن زۆر باشانی کەواتە کاک دکتۆر سامانیانی پێدوانیانی ئەوەی کە عێراق دەیەوێت دوورخستنەوەی یۆنامی لە عێراق ئاڵقەیەکە لە ئاڵقەکانی تر لە پێناو دوورخستنەوەی چاوی جیهانی لەسەر کێشەکانی عێراق و دوای عێراق خۆی بە هەوەسی خۆی ڕنگڕێژی ئەو سیاسەتی عێراق بەکە دەیەوێت. ئەو بیانوانەی کە لە ناو نامەکەی بەڕێز سوودانی ئاراستەی سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان کراوە گوایە عێراق سەقامگیری بەخۆیە دەبینێت و گەشەی کردەوە دیموکراسیەت لە عێراقا چەسپاوە. ئەمانە تا ڕادەیەک ئێمە ئەگەر بە ڕواڵەت تەماشای عێراق بخین لەگەڵ واقعات زۆر دوورە. لە لایەکی ترشەوە ئەو لایەنانەی کە با بڵێن حەز ناکەن کە چاودێرێکی نێودەوڵەتی بوونی هەبێت پێیان خۆشە بە زووترین کات ئەو چاودێرە لەناو بچێت بۆەوەی کە بتوانن بە دەستیان واڵا بێت. ئەمەش تەبعاً گرێ درراوە بەوەی کە خواستی لایەنانی شیعە مەبەستمانەکە بەداخەوە ئەو گروپانەی کە لە دەرەوەی یاسان ئەو گروپانەی کە جۆڕایەڵی با بڵێن خودی سوودانی نین بەڵکو لەگەڵ ئەجندەی دەرەوە کار دەکەن. بڵێ زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆری پەیوەندی نێودەوڵەتەکان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە شەوتان. سوپاس بۆ ئێوەش.